سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام. ئەم خانووی کە لە پشتەوە ڕووخاوە بۆ هەی بوومە لەرزەکەەوە 4 نۆهم بووە. دیارە دوو لە مامۆستایانیە بەرجەستەکانی ئەم شارە بە ناوی مامۆستا عەبدوڵڵا و مامۆستا عەبدولکەریم کە مامۆستا عەبدولکەریم میوانی مامۆستا عەبدوڵڵا دەبێت لەم خانووەیە هەردووکیان گیان لەدەست دەبن. ئێستا ئەم شارە بە تەواوەتی هەمووی داغدارە بۆیان. من دەمەوێ بەرنامەی ئەم جارم خەمی لە دەستدانی ئەم دوو مامۆستایەتان بۆ بگوازمەوە. بۆیە ناچارم بگەڕێم بە شوێن کەسە نزیکەکان و هاوڕێ نزیکەکانیاندا بۆی کە ژیانی ئەم دوو مامۆستایە لەم شارەیە بۆتان بخەبەڕ لەگەڵم بن. خەم و کۆستەکانی ئەم شارە هێندە زۆرن بەسەر عەشیرەت و خێزان و تەنانەت تاکەکانیش دابەش کراون. لێرە خەمێک هەیە خەمی هەموو سەرپێڵیەکانە، هەموو شاری غەمبار کردووە. ئەم دوو پیاوە بەڵندگۆی ئازادی و هێمای پێکەوە ژیان و ئاشتی شار بوون. مەنهەجی پەروەردەی ڕەسەنی کورد و ئیسلام بوون کە دەیان منداڵ و گەنج و بەتەمەنیان ڕێنوێنی سەر ڕێگای دینداری کردووە و حوجرە و مزگەوتەکانیان ئاوەدان کردووەتەوە. بیرەنانی عەزیز، بە پێوە ناونیشانەی کە بە منیان داوە یەکێک لە هاوڕێ زۆر نزیکەکانی مامۆستا عەبدوڵڵا کە لەگەڵ مامۆستا عەبدولکەریمە هەردووکیان لە خانووکای گیانیان لەدەستداوە. لەناو ئەم خێوەتانەیە ناونیشانێکیان پێداوم کە ئەمە خێوەتەکەیانە لێرەیە. مەوێ بڕۆمە لای ئەو هاوڕێ و لەگەڵەوە زیاتر گفتوگۆ بکەم. لەگەڵم وەرن. کاک السلام علیکم. چۆنی برا باشی؟ ئەحواڵت خاسی؟ کاک عەبدولواحید مەوێ. ئەمە خانووەکەیانە؟ ئەگەر بانگێکی بووم. السلام علیکم. سڵاو عەبدولواحید. خاسیت و ئەحواڵت باشی؟ سپاس دەکەم. ئێمە بەرنامەیەکمان هەیە لەسەر هەردوو بەڕێزان مامۆستا عەبدوڵڵا و مامۆستا عەبدولکەریم. دیارە پێیان وتوین کە جەناب یەکێکی لە هاوڕێ نزیکەکانی. ئەگەر بکرێ هاوکارمان بی و هەندێک قسەمان بۆ بکەی لەسەر ژیانی ئەم مامۆستا بەڕێزانە. بەسنی 11 ساڵیە من 11 ساڵ سنم بووە. مامۆستاش تقریبەن 8 ساڵ سنی بووە تا ئیسە یەکتری ئەناسی. مامۆستا عەبدوڵڵا ئەلیاسی. مامۆستا عەبدولکەریمیش جاروبار لە حوجرەیە گەینە سێ یەکتری وەکو مامۆستا عەبدوڵڵا تێکیانەوەم هەمیشە. وڵێ مامۆستا عەبدوڵڵا ئەلیاسی نەمتوانێ یە ڕۆژێش خەوەرم نەوێ لە ژیانمە. لە برایش فرە نزیکتروین لە یەک و لە مودەی ئەم 35 ساڵ ڕەفیقیە هیچ وەخت لە یەک عاجز نەبووین. وەکو برا پێکەوە ژیایی. شەوی بوومە لەرزەکە شەوێکی فرە سەخت بوو. ئەم شارە تەواو دووکەڵ و غوبار گردی و من ماڵی باوکم چون باوک و دایکم پیرە هەر مناڵەکانم لە ناوی ماڵەکە دەرهاوت چون بۆ لای باوکم و ئەوان بزانم ئەوان چیان لێ خۆماوە. وەختێک گەیمە لای ئەوان برایەکی چم بژن و مناڵەکەی جێهێڵاوە نێ لە ماڵە چوومە دەری ماڵی براکەم و هاتم و چوومە ماڵ خەوەرم ژنەفت هاتمە ئێرە چه هاتم ماڵەکەی مامۆستا ڕووخاوە. وەختێ ماڵی مامۆستا ڕووخاتی تەواو حاز لە گیانمان نەما. دەستی مبارەکی وە دەشتەوە مامۆستا دەستم کردە دەستی سێرم کرد چ ڕێگەکانی کار ناکە. جادانە جوان لێرە ئەو لەو سەختە ڕۆژێکی فرە سەخت و ڕۆژی مەحشەر و واقعەن گاردنغازایەوە شیرێ دامە پێ باوکە کە من ڕەزام لێ خواوە بە هەر ساڵ کاتۆ خوای لێ ڕەزام. ئیش سەڵ.
ناوم رعنا الياسية خزاني مام سامل عبد الله يكل مام سايلي برجستي بيجم شاري سربيل زهاوة بخواي ما تكي مام سا هنا زواج من فاميلي وميمزاي منه ميمزاو خالو زين وياكو بعد حدودي 20 سال وياكو زندگی كين بعد از 17 سال خواي گوره من على كده بيمان فرشتك اسماني دي خوي حزيك ناوي كردي انتخاب كردوي وناوينا آكار دي خوي أو نلاقي وأم آكار بونا رابطيان سميمي وشاهد بيشتر لمن هميشه جملة كي ود أيوم نتوانم تو أتواني بدون آكار زندگی بكي ولا من نتوان بدون آكار زندگی بكم أو نبي خوشوا حزيك بتتكياوي هميشه بعد ما مستعج بيشتر تمامي وقت زندگی خوي وبيج تمامي وقتي خوي بيشتر لخدمتي مردمها وتعال لخدمتي بيجم خانوادها أكثر شغل شاهد من وتنياي بو مثلا وتنياي لما لاغم ولي أو أقريا كلاس اللي إدارة كرت يشون روجانا كاريان هاس شوانا مثلا روجنات وأنا معنا بين كلاس جوان بو جوانا كان وجه كلاسي دانا ومثلا ترتيب السني وكشتيان لشون يخوي يشتيك ماوي الآن من يجمع هم ناوي نيكا هم ناوي نيكي بخش وصو هم شهر ماغا ومردم حنا مردغا وعلمي نافع كلشوني خوي ماسو وهذا طريقي طلب غليك هسو كسكلك جانشين بو آيان دغان إن شاء الله أما حدودي يك ساليش أما حدودي 4-5 سالي هسك غير مستميميتك أما ملا عبد الكريم موحد كفرة ما مستايكي مخلص واقعا لنظري السني شو هتا لما مستاي يمسني خوارترو اللي تمامي ريشي استفيدو من قوم تعجمك اللي ما برسي أو نك خفتي مردم يخوار هميشه لفكري مردم هاو وما مستعب الكريمة بعد هميشه اجتهادك أمغا ويكو السركشي أنا كرد لبيمارغل أغريان ومالغلي ببزاعتها ودون فري ويكو شوانا أشون سركشي أنا كرد أغريان كارغليك لدسيان باتايان جامعنا دا كارغلي خيري بعد يك سالي شك مرتب لمالي ما هميشه هاتن ويكو نيجي أنا خوند نيجي السنة يعني أو نيجي أنا خوند ويكو من قوم هز بومجي سؤالو كمو شيء كان بدأ يوه دعاء كيمك والشهيدي بيجي حرت كان ويكو دعاء نكرت ما مستعي من حزنا كم لنا يجيها بير بوم بعد ونخوشينو وبيري وببيزيم وبمرم حزكم والشهيدي بمرم بچم بولاي خوا بهش شاد ما بكارد وهمشه بحثي بهشتي أنا كرت شكر بو خواي جورا بو امتحاني جورا لس هاولي السريع من أنا خواي جورا دوا كم خوا الصبر بدأت من الصبر جميل بتوانم دوري أمدو عزيز نتحملك والله ما مساكي عيني سنتي لحب صلان يا ماما لاي بخابر بونا هني بديان بونا بريمة هاورد من يا ماما لاي كوتب لاي بخنا بخور راح كارو كاسب بنارك وما قرانك أي خواك اليوم لايك عالم والدنيا عندني داو وخالي سلم خوا باش بهالشيء كاتو أنا بخوار رزاب لي هريني منو بأني الرجل ولا ما أقدر أجي وصري فقيرة وصري نخوشينا وصري بخوا أوريا بخوا عالمي خواليرة هر كلا بشتي سرين وجي كردويا بخوا كشتي باوكر رويسي براحكم آوا من كل ملايكي آوا على سيري أكرا وبسا أكرا خويا أيد تايسن يا ممد أنا بخوا الرجل سيجارة كل مين ياباني جاي ومزيري بيه ما جا كردم أنا بخوا زعبتي فرق يا شاليا مهلما رولا
گردن ئازایەوە شیرێ دامە پێ باوکە کە من ڕەزام لێ خواوە بە 8 ساڵ کاتۆ خوای لێ ڕەدەست. مامۆستا عەبدوڵڵای ئەلیاسی لە دوای 17 ساڵ لە پرۆسەی هاوسەرگیری خوای بە بەزەیی کوڕێکی چاوگەشی پێدەبەخشێت کە ناوی دەنێت ئاکار، بەڵام خوای باڵادەست ئاکاریش دەکاتە هاوسەفەری و هەرسێکیان پێکەوە خۆشەویستانیان جێدێڵن. کۆستی شار هێندەی تر قورستر بوو، گەرچی هاوخەمی خەڵک بۆ کەسوکاریان لە ئازاری خۆشەویستانیان کەم دەکاتەوە، بەڵام بە ئیمانی بەهێزیشەوە هەمووان ئاواتی ڕەفتار و ژیان و تەنانەت مردنی هاوشێوەیەوان دەخوازێت کە بە مردوویش هەر جێگایان دیارە و لە دڵەکاندا زیندون. مامۆستا عەبدوڵڵا وازانم زوانی من نەتوانێت تعریفی بکە. پیاوێک و قەت نەئێڵا دوژمنی بێت بە دڵپاکی و زوان پاکی خۆی. شەو ڕۆژ تەلاش و کۆششی ئەمەوە لە ناوی جامعە تەفرەقە و دووبەرەکی نەمێنێت. مامۆستا عەبدولکەریمیش ئینسانێکی فرە دڵگەرم و فرە ئینسانێکی مخلص و پاک و هەمیشە دەستی تەکی دەستی مامۆستایەوە. پێکەوە هەموو کارێکیان ئەکرد بۆ ئەوە برایەتی و یەکێتی و لە یەک نزیک بوونەوە لە ناوی ئەم شارەوە دروست بکەن. هەرتیان شەبانە ڕۆژ خەم و خفتیان ئەمەوە سوژدەکانیان ئەورد، خۆلاسە وەختێک عیبادەتیان ئەکرد دوعایان ئەمەوە مردم مسلمانان گشتی بێتە یەکێک و دڵسۆزی لە ناوی جامعە دروست بکرد. لە ڕاستیە مامۆستا حجرەیەکی تایبەتی نەوە بێژم وڵا حجرەی تایبەتی بوو. وەلێ مامۆستا هەمیشە وەختێک سوخەنڕانیە کرد یا دائەنیشت ئەفراد ئەهاتن بۆ لای چین ولا قسەیەلی مامۆستا حتا سکوتی مامۆستا وەختێک دەنگی نەکرد لەو وەختە دەنگی ئەکرد و هاواری ئەکرد و بانگەوازی ئەکرد داوەتی بێشتر ئەکرد. مامۆستا سەرتاپا ئەخلاق و تەربیەت و هەموو ئەم شارە خۆی و شاگردی مامۆستا ئەزانێ ئەمە واقعیەتە. ئەوەڵین جێدەستی هەردوو مامۆستا ئەمەسانێک کولی شارەکە داغدارە بوویان. جایە ئەمانە ئیشیان کردووە، کاریان کردووە، لە دڵی مردمە جێی خۆیانیان کردووە. لەم شارە هەر کەسێ هەر جۆرێ لێی قۆمیاوە هینی خۆی فرامۆش کردووە. موسیبەتەکانی ئەفراد گشتی فرامۆش بوو. چوومە ماڵی پیاوێک لە کۆیکە 27 نەفەر لە عەزای خانەوادەی لەدەستا و ئەوەڵێن قسە هاتە جواوتی خۆزایە من تەواوی خانەوادەم 100 نەفەرین هەرچیمان ماوە گشتمان نەمایە فقط مامۆستا بمایە. مامۆستا عەبدولکەریم واقعاً لە دڵگەرمی و سۆز و ڕەحم و بەزەیی و ئینسان بەیەکۆنانە لەم شارە گومان ناکەم کەس جێی بگرێت. ڕەفیقی مامۆستا و شەو ڕۆژ لە مامۆستا دوور نەکەوتووە. هەمیشە ئاواتیان ئەمەوە هەرتیان بە شەهادەت بڕۆن، داوای شەهادەتیان نەکرد لە خوای تەبارەک وەتەعالا. یانت حیف نییە ئینسان لەسەر جێوە بمرێت، هەمە قسەیان لە تڵاشکردن و جیهادکردن و فی سەبیل الله ئینسان بمرێت، لە ڕاهی داوەت و ئیخلاسا بمرێت. تەنها پەروەردەیەک کە ئەوان فرە لەبانی تەمەرکوزیان ئەکردووە لەبانی سوور بوون ئەوەی بوو لە ناوی جامعە پەروەردەی ئەخلاقی بوو. پەروەردەی ئەمە بوو ئینسان دیگەران تەحەمڵ بکە، سعی سەدر لە ناوی جامعە پەیدا بکە، چون واقعاً ئیسەر لە ناوی جامعەیەکا زندگیەکەن سەخت هەر کەسێژێ هەر من خۆم حەساوم دیگەر پەزیری و یەکتر قبولکردن سعیانەکرد لە ناوی جامعە دروست بکەن و لە ناوی جامعەی ئیسلامیە بەخصوص یانود ئیسلام وەسیعە سعی سەدر لە ناوی ئەفرادی جامعە و مسلمانان بەخصوص مامۆستایانە دروست بکەن. هەمیشە تەڵاشیان ئەمەوە مامۆستایان بنێنە یەک و یەکدەنگ بن و یەک ڕێز بن. بەس برا عەزیزەکان ئامادەکردنی خۆمان بۆ مردن نیشانەی عەقڵە. ئیمڕۆ بەیانیکردن و با پیربووم و جارێ وەختی جوانی ماگە و وەختم ما بیگوزەرێنم و ڕەفیقی من هەنووز ئەوەڕیەسی ئەمە نیشانەی کەم خردیە کە واردی ناوی موسڵمانەکان بووە. ئەگەر جوانێک لە پیش دانیشگاهی ئاوێت دوو سێ مانگی ماگە بۆ ئەوەی کە ئیمتیحانی کونکور شروع بکات و ئەشێ بچاتە سەر جەلەسە ئایەندەی خۆی ڕەقەم بزانێت و تەعینی بکات. ئایا عەقڵی ئێمە منطقی دائەنێت و معقول دائەنێت ئەمە کە ئەم جوانە بێژە مانگێتر ئەخوێنم و هەفتەیەتر ئەخوێنم و کوڕی وێڕیکە بۆ زەمانێتر و جارێ عەلاقەم نییە و جارێ وەختی نییە و جارێ حاڵ و حەوسەڵە نییە دەرحاڵێکە مانگێتر یا دوو مانگی تر ئەشێ بچاتە سەر جەلەسە و
توانایی خۆی و باری خۆی بخاتە معرەزی نمایش و ئایا عقل ئەمە قبوڵەکات و عاقل حەساب ئەکرێت کەسێک ئیمڕۆ بەیانی بکات دەرحاڵێک کە ئیمتیحان و ئازمایشێکی گەورەها لە ئەودایەوە ئەمە خۆشیە تریکی هات یا ئەم کاوراکە 2 مانگی تر ئەزانێ ئیمتیحانی هەیە 3 مانگی تری ماگە بەڵام بۆ مەرگ ئێمە ناتوانین بێژین کەی ئەمرین و جارێ وەختمان ماوە و جارێبان نیروی جوانی کە لە وجودمانە خواوە عنوانی ئەمانەت داینیاگە ئیستفادەی مثبەتی لێ بکەین بین لە معسیەت و گوناها خەرجی بکەین دوای ئەوە ئەگەر پیر بووین لە ئاخر و ڕوو ئەەکەینە خوا و عیبادەتەکەین. حادثەکە ئێمە هەمیشەوە کە مەسەن یەکێکمان مناڵەکەمانە وەرز سەرگەرمانە کرد بەد خۆشیە چوو بۆ کاری مەسەڵەن بە کارگەلێکەکەی مامۆستا عەبدولکەریم ئەنجامیانە داوەیەکە ولی ئەو شەوە من کەمێ زووتر هاتمەوە یعنی زووتر هاتمەوە 10 دقیقە قبل از حادثەکە لە ماڵی باوکم ئاومتەکی ئاکارە هاتمەوە لە دەری ماڵە بەد وەختێک چوونەبان دیم بانگێک لەسە مامۆستا عەبدولکەریم لە ماڵمانە و دانیشتم من خێراتنیانم کرد و لێ کیف و مۆبایل و دەستمە و هەنووز دانەنیشتم گەرەکم و بچم چایان بۆ دروستکەم بێرم دانیشتم دی مامۆستای هەوە هات کردووە دەستی منا بەرەو دەری حاڵەکە پەس لەرزەیەک لە ئەوەڵ هاتوو بعدی لای کردەوە بۆ ئاکار مامۆستاوەتی هیچ نییە مامۆستا مەلا عەبدولکەریم وتی هیچ نییە دی ئەمیش بۆ ئاکار 2 نەفەری هەز ئاکاری کە هاوردو هەرولمە زانی کە من تەکی ئەوانە شاید 20 سانت فاسڵە منەوەگە هەرچکان وە سوورەتێک بێژم بدونە کوچکترین سدایەکیان لەوە بێ هەرچکان وە سوورەتی سوژدە کەوتنەوە ملی مامۆستای خۆمان کەوتە ئەم بێژم پێیوەبانی سەری ڕانی منە و مامۆستا عەبدولکەریمیش لە ئەم تەرەفی چەپی منەوە ئاکاریش لە ناوی باوەشی مامۆستاگە هەرچکان وە سوورەتی سوژدە کەوتن یعنی بعد از من ئاوا دەستم کردە ولی ئەم دیوارە بۆ من ئاوا وێسیە بە سوورەتێکی یەکجرێ مانەیە ئەو دیوارەکە ئەو ئاهنەکە بۆ دایە مەلا عەبدولکەریمەوە بە سوورەتی یەک دەمانەیە ئاوا بۆ سەری من وێسیە لەو لەحزەگە لە خوای گەورە داوای فرسەتێکم کرد خوای گەورە فرسەتێکم بدەرێ شاید مەسەن عەبادەتم کامل نەوەگە من بتوانم وها بێمە حزوری تو بعد دەستم کردە دەستی مەلاکەریم فۆرن تەواوی کرد و وەلە لە مامۆستای خۆمان بانگم کرد تو مامۆستا دەگم ئەژنەوی بزگەی کەنینێکم بۆ ئاخرین فقط بزگەی کەنینێکم ژنەوت بعد از ئەوە ولی هەرچکان هەمیشە بەحسی ئەومە کە ژنەوت و یعنی من خۆم قەبڵەن لە مەرگ ئەترسیام ولی ئەم سەحنەی مەرگمە دیگە دی وەیەقین ڕەسیگەم مارگ بۆ ئیماندارگەل وەکی ئەوەسە کە بۆی گوڵێ بکەن واخەن وەختێژێکە قیلە لەهم ئۆدخل الجەنە واقعا من ئەمە بۆ چاوی خۆم دی هەرچکان کوچکترین ئەم سیانە لە ئەو خودی ئاکار گوڵێکی بەهەشتی و ئەوە شاید خوا کردیەوە وەسیلەیەکە منیش وتەکە ئەوە نابووەتە بەهەشت ئینشاءالله چیرۆکی ژیانی مامۆستا عەبدولکەریمی موحید و مامۆستا عەبدوڵای ئەلیاسی لە شەوی بوومە لەرزەکەوە دەست پێ دەکات ئەو کاتەی قەدەر لە ماڵی مامۆستا عەبدوڵڵا کۆیان دەکاتەوە بۆ ئەوەی کۆتایی ژیانیشیان هەر پێکەوە بێت مامۆستا عەبدولکەریم موحید و مامۆستا عەبدوڵای ئەلیاسی پێکەوە لە ڕێگەی مزگەوت و حوجرە و ماڵەوە سەرقاڵی پەروەردەی ئیسلامی و خواپەرستی بوون بە چەندین پرۆژەی جیاواز خزمەتی خەڵکیان دەکرد وتنەوەی وانەی پەروەردەی ئیسلامی و فێرکردنی قورئان و وتاردان لە مزگەوت و بۆنە جیاوازەکان و بەسەرکردنەوەی هەژار و نەخۆشەکان هاندانی خەڵک بۆ پێکەوە ژیان و هێنانەکایی ئاشتی و تەبایی لە نێوان کورد و فارس و شیعە و سوننە وایان کردبوو خۆیان لە دڵی هەموو تاکێکی ئەم شارەدا جێ بکەنەوە چیرۆکی ژیان و مردنیان هەر وەکو یەکە
پێکەوە خزمەتیان دەکرد و پێکەوە دەجوڵانەوە و پێکەوە مزگەوت و حجرە و خەڵک و شاریان هۆگری خۆیان کردبوو کە دوجاریش مردنیشیان هەر پێکەوە بوو. باوکم 5 فەرزە لە مزەوتا شەوانەیشتر سەعات 3-4 شەو هەڵەسا شەو نوێژی خۆن تا نوێژی بەیان نوێژی بەیانی ئەچێ مزەوتر ئەخافتۆ تا سەعاتی 8 هەڵەسا ئەچر مرکزی نوکاری ها لە ئێرا ئەچێ ئەوێ تا دەوری 12 ئەتر ئاو بۆ مزەوت وتر شەوانە لەگەڵێمە هەمیشە زەنگ و زەنگکاریت زەنگێدا بۆ فەقیر پۆڵێ شتێک و ئەیان قسە حساب بۆیان و تر مرکزی بکارێکەش بوو ئیتر زەنگێدا ئەسپانێک بۆ وردم شەو لە ماڵایەن دانیشت میوانێکمان هات و خارجی هاتوو ماڵمە تر هەر هات ماڵ دەوری سەعات 8 لە ماڵایەن زەنگیدا برادێکی بۆ مەهوارەت خات کەناڵی ئیسلامی بێ زەنگیدا هاو بوو ئەوێ و کەناڵی باوەڕ و زەنگیدا مامۆستا عەبدوڵڵا مامۆستا عەبدوڵڵا وتی زەنگیدا مامۆستا عەبدوڵڵا وتی برادری هاریرا تەکی ئوسامە تەکی منە ئەینێ ماڵتان خاسی کات وەڵی تر گەرەک و بچین ڕینە دەشت ماشینەکەمان ڕۆشن کرد و چه هاتە دەشت خۆی هاتە دەشت وتی تۆ بچۆ ماڵ خۆم ئەچم تەکی ئیتر وەڵا سواری ماشتەکەی ئەو برادرە بوون وڕێ ئەوە ئیتر شەوی زلزلەکەی ئەمە لە ماڵاوی زلزلەکە هاو بەرق ئەمانە نەما تر ئێمە ڕیم چه شلوخێکی فرست دەریمان مامۆستا لەژێری ئاوارە وەڵا زەمیندا بۆی جوابی نەداوە لەسەر دەبزەمدا بۆی جوابی نەداوە ڕیمە ئەوێ چە وتیان پەیام و ئەمانی هەناردووە خاص حاڵی خاص خەریکە دەریتێ کەمە وتیان فۆتی کردو ئەیتوان ماشینەکە بۆ هاوڵمە ئەیرا ئیتر کەمە ئەمەش وتمان با نەزان تا بەیانی تر کەمە زانیان وەڵا خۆم لەوێ نەوم تا من ڕیمە ئەوێ دەریان هاوردگوت هاوردیان بۆ ماڵی قەومێکمان لەوێ شۆردیان تر بردیانە سەری خا گۆچ ئەو نییە نەوە وەڵا کارە خاسەکان کاری ئەوە کە کومەکی فەقیری کردووە و نەسیحەتەکانی تەئسیری بۆ کشت ئەخلاقی باشی افتخاری پێکەمەوە جادانە جوان لێرە ئەو لەو سەختە ڕۆژێکی سپرە سەخت و ڕۆژی مەحشەر و واقعاً گاردنگازایەوە شیرە دامە پێ باوکە کە من ڕەزام لێ خواوە بە هەر ساڵ کاتۆ خوایچ لێ ڕێ ئیشتە والله ئیسا هەر کەتێ بۆ لای من تاجوبەکە یعنی ئەوان لە من بێشتر داغدار ئەوان لە من بێشتر فرە ناڕەحەتن نێژن ئێمە مامۆسامان تەمامی شار مامۆسایان لە دەستاگە ئەوە دی شیرینی ئاکاریش بەجێ خۆی کرد و ئەندازەی بێژم شاید کەمتر لە مامۆسا جێ نەگرتێ لە دڵی گشتێگە ئەمە شاید خاستی خوای گەورە وەها ئەو نە ئەم هەم باوکی شیرین کرد و هەم ئاکاریش لە ناوی خۆی واقعا ئەو نە عەزیزی کردو لە لای مردمەکە خوا هەرەوەی ژمەژم جێ شکری هەز بۆ من کە ێژم خوا منی وە لایقی ئەم ئەمتحانی گەورە زانیەوە منیش ئەم 20 ساڵەوە هاتوانیمەوە سەربەرزێتی کە مامۆسا زندگی بکەم و هەمیشە بۆ ینی خۆمیش ێژن کە پیاەیە کە مەسەڵەن ئەتوانێت معمولان خۆی هەمیشە ئەوی وەرتا تۆ نەوی تۆ کۆمەکم نەکەی من لە ماڵەوە ناتوانم وها بچمە دەشت و وها بتوانم کارگەلی بکەم لە ڕێی خواگە دنیا خوا هەر ئەم ماڵی خۆم حەساو نییە من وەزیفەیەکم هەز دەرە قباڵی مردم بەڵێ سای خۆم فرە کردوێ شاید مامۆستا عەبدولواحد لەلان هەلە جەریانەیە هەروە ڕەفیق لە مناڵی وە تا ئەلان تەکی مامۆستا بوون هەمیشە وەیەک ئەرتباتی خانوادگیمان بووە ئەو هەلە جەریانیەکە کە من کە فرە هەمکاری مەکردتێکی مامۆستادا تا بتوانێت لە دەشتەوە کارگەلی دینی خۆی بڕەسێت بە کلاسداری بڕەسێت و
بێشتری یعنی هینی خۆی گشتی لە وەقفە کرد بێ ئەسڵەن حوبی دنیاینەوە یعنی ئەلان مامۆستا تەنیا شتێکە لە ئەسمیا و ماشینەکەیکە لە ژێری ئاوارە ماوەسە هیچ شتێکی نییە کە ئەلان لە ئەسمی وە لە پشتری خۆی ئەوجێ ماوێت کە بێژە مەسەڵەن ئەمە ئەوارە سمی وات داشت و بان و چار و گشتی ڕێزا لە مەلاکەی پشت گشتی وە داخە بووی خوار کوڕی منەوە شوێنی دینەوەڕێ خۆنیچە ئەمرینەوە بۆ دین تووشی شەرم کردو بەخوا ئەو نەچە ئەمرینەوە من ناڕم بەیانی ڕۆژەوە پڕبڕە دەرەجە وەستی فەخری پێوەکەم حەمد و سەنا بۆ تۆ خوای گیان کوڕم وە سەربەرزی هاتە حەزری تۆ خوای گیان بێتە خەون بێژێ دای گیان وام لە بەهەشتا تۆ ناڕەحەتمەوە کراسێکی چەرمووکە هەر کەسیش بگری مرۆمەگریە ڕاستە دەرونی من کوڕیا خوای گیان دەرونم گەورەکەی خوام لێ عاجز نوێ حەمد و سەنا بۆ خوای گەورە ئەلحەمدولای شکرە سپاس بۆ خوای گەورە ئەوەی دوعا بکە دایم من مەرگم نێزیک وەسە لە بەلە تۆ ئەڕۆم کوڵمیێنی ئابانی چایی وەما چێ کرد ئەحمە و عەزیزی هەست ئەیتم ئەحمە و عەزیز وانە ماڵی خۆیان تۆ قایە و ڕەمانی بۆ من نادای خوا پەکی کەل ناخا خوا سەبریی ئاتێ تمەزە خۆیکی خەوی دیگەت تی بەخوا من لە بەلە تۆ ئەچم بەخوا وەلێ دوعا بکە من وە شەیدی بچم ئەی منشتم شەیدی وانێکە شەیدی وا لە بێغردی خوا مەیلی وێ لەم دەیکرد لەم چوار دەورە ڕێکی دی ئەوە خوا قسەیاتەکی ئەرەوە خوا وەلێ نەگرین بۆم و ڕۆژێکیش بمرم کەس پرسەم بۆ دانەنیت وەڵا وە قسەی ئیسا خەوەرمان پێ بدەن بێژن براتان مردووە دایکتان مردووە باوکتان مردووە یا تجارەتەکە ئەوەنەیە فلانە کەس لە شەریکی یا زەرەر کردم جا بزانە توانین لە مزگەوتە دانیشین ناتوانین دانیشین چونکە مادەس دڵ و دەرونی تەواو ئاو داوە وەختە ێژن ئەوەنە پوڵ زەرەر کرد فەوری دڵ ئەنیشێتە هەشۆکۆ ناڕەحەت ئەوی ئەلەرزی سیستمی بەدەن و تێکە خوا و نەوعی قسەکردنی چوو ئەگۆڕێ یا بێژن کەسێک مردووە هەمان شێوە خۆ نوێژی بەیانی ئەڕوا چۆن تێک ناخۆی چۆن نالەرزی گوناه ئەەکەی تاوان ئەەکەین بێ ئەدەبی ئەەکەین بێشەرمی ئەەکەین لە حوزوری خوا جەل لە جەلال و غەیبەت ئەەکەین دووزوانی ئەەکەین ئەمانە کشتی هەست لە ژیانمانە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە شەو دەرەپەڕیە چوو بۆ قەورسان نایەژم وازە ژیان و زندگی بێرین بچین لە قەورسانە ژیانمان بۆی نەسەر بەڵام دنیای ئیمڕۆ کارەی کرد و مادیات دین ئەو تام و لەزەتیە نییە ینی هەموو کەسەیسا گلەیەکە کشتان وەرگلەیی ناکەین ێژین بۆ ئەمانە پیاهاتەوە چییە بۆ واینە بۆ دڵمان گەرم نییە بۆ چاومان فربێسکی نەماوە کشتان گلەیی ئەەکەین بەڵام گەن خەریکین خاص خەریک نییە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام وەحی بۆ تێتە خوارد شەو دەرەپەڕێ چوە بۆ قەورسان لەوێ دوعاکە بۆ موسڵمانان لە تەکی خوا ئەرتباط بەرقەرار ئەکا ئەگری و دەمی گریانەوە تێتە بۆ ناوی جێگەکەی خۆی حەزرەتی عوسمان ئەچواتە ناوی قەورسان وەختێ سەیر ئەکا تێرێ ئەگری ڕیشی مبارەکی تەواو تەڕ ئەوێ فەرمێ ئەوەلین مەنزلەتێکە لە ئاخرە دەمە لە قیامەت ئەگەر هەرکێ نەجاتی لێرە باش لە بەقیچی نەجاتی وێ نەجاتی نەوەی وە حاڵی جانامەی هەر گەورە پیاە خوێنی تۆ هەر ئەسحابێ هەر دۆسێکی وخوا خوێنی تۆ وەختێ کەوتە سەر فکری ئەم سەفەرەوە ئەسڵەن ژیانی لە دەستدا ئەسڵەن نەیتوانیە بخەفێ قەسر شیرینێ